دیارە مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان کە پێوەستە بە کاروباری شەهیدان و پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی دوای ڕاهبەرین و زیندانی سیاسی و کەمەندامان و ڕێخستن دێرینەکان ناو کۆمەڵی دادگەری کوردستاندا بە پێویست زانی کە کۆڕێکی تایبەت بۆ بەشێکی دیار لە پێشمەرگە دێرینەکان لە سنووری سلێمانی لە ناو سلێمانی ئەنجام بدات بۆی کە بزانین ئەرشی ئایندەمان باشتر ڕاپەڕێنین هەروەکو چۆن لە ڕابردوودا لە خەباتی شاخ و پێشمەرگایەتیدا ئەوەی کە پێمان کراوە ئەوەی ئەرکێکە لە سەرمان پێویست بووە لە درێژەی خەباتی چەکداریدا ڕامان پەڕاندووە هەروەها بۆی بتوانین زیاتر خزمەت بە کۆمەڵگەکەمان بەگەل و نیشتیمانمان و ئێمەش بتوانین لەگەڵ پێشمەرگە دێرینەکاندا زیاتر لە سەرخەت بین بتوانین لە ڕێی مەکتەبەوە خزمەتێکیان پێ بکەین هەرچەندەمە لە ڕاستیدا نەمانتوانیوە پێویست ئەو خزمەتەی کە شایستەی بە پێشمەرگەی دێرین بە کەسوکاری شەهیدان و کەمەندامان و زیندانیانی سیاسی و ڕێخستە دێرینەکان ئەنجامی بدەین بەڵام ئەمە بۆ ئەوەیە کە بتوانین بە هەموو لایەکمان تین و تااقەت و وزەوە بەرکاری خۆمان و بەر پرۆژە و پلانەکانی خۆمان بینینەوە باشتر ئاگامان لە یەکتر بێ و لە سوارچەوەی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستاندا کە کۆمەڵ ئێستا دەوێتە ئەندامە بتوانین ئەرچی نوێ ئەنجام بدەین کاری نوێ ئەنجام بدەین